هاوڕێیان لە پێشکەشکردنی گزارشێکی سیاسی لە بارودۆخی ئێستادا گرفتێکی کە هەر پێشکەشکارێک تووشی دەبێ کەمی مەطلب نییە کە بۆ پێشکەشکردنی راپۆرتێک لە بارودۆخی سیاسی ناوچەکە و ئێران و کوردستان بەڵکو لە ڕاستیدا زۆری و ئاڵۆزی بابەتەکانە لەم ناوچەی ئێمە بۆیەش لە پێشکەشکردنی ئەم راپۆرتەدا هەدەفی من و شێوەی کاری من ئەوە نابێ کە مەجموعەیەکی یەکجار زۆری ڕووداوەکانی ئەم ناوچەیە بخەمە بەردیدەی هاوڕێیان بەڵکو هەدەف ئەوە دەبێت لە دوو تەوەری سەرەکیدا و دوایە تەوەرێکی زیادەتر لەوە لە دوو تەوەری سەرەکیدا تەسویرێک چی عمومی کۆبەندێکی گشتی لە ڕووداوەکانی ئێستا تێگەیشتن لە معنای ئەو ڕووداوانە و هەڵوێستی گونجاو لە ئاستیاندا ئەوە باس بکەم بۆ ڕفیقەکان و بە دوای ئەوەشدا تەوەری دووەم بریتیە لەو ئەولەویەت و سیاسەتانەی کە ئێمە پێویستە لەم قۆناغەدا ڕەچاوی بکەین کە منیش دەڵم ئەم ناوچەیە هەدەف لەو ناوچەیە بریتی نییە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست حدودی 5 ساڵ لەوە پێش بە کارەساتێکی ئینسانی کە خۆسووتاندنی محەممەد بوو عەزیزی بوو لە تونس گوڵۆڵەیەک لە بەریەک کراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بۆ ماوەیەک ناوی بەهاری عەرەبی گرت و دوایش بوو بە زستانێکی ئیسلامگەرایی و توندڕەوی و تێرۆریزمی سیاسی و کوشتاری خەڵکی بێتاوان کە تا ئێستاش ئاسەوارەکەی درێژەی هەیە هەر لە کێشەی عەرەب و ئیسرائیلەوە بگرە هەتا ڕووداوەکانی میسر و باکووری ئەفریقا بەڵام ئەوانە مەبەستی ئەم راپۆرتەی ئێمە نین من وەختێک باسی ناوچە دەکەم بە مانایەکی بچووکتر یعنی ئێران تورکیا عێراق سووریە ئەمە ئەو ناوچەیە کە ئێمە دەخاتە ژێر زۆرترین کاریگەری خۆیەوە و ئەمەش ئەو ناوچەیە کە کوردی تێدا دەژی بە هەموو پارچەکانیەوە من ئەم راپۆرتەم لە دوو جێگا پێشکەش کردووە پوختەیەکی ئەم راپۆرتە یەکیان لە جەلسەیەکی کومیتەی ناوەندیدا بوو کە ڕەفیقەکان بەشداریان تێدا کرد و تێبینیەکانم بیست و دواتریش لە کۆبوونەوەیەکی ئازاد و غەیرە ڕەسمی تردا لەگەڵ چەند هاوڕەیەک باسمان کرد بۆ ئەوەی تەمرینێک بێ و من ئاخرین نەزەر و تێبینی ڕەفیقەکان ببیستم کەوا بێ با لێرەوە دەست پێ بکەین گرنگترین فاکتۆرەکان یا مؤەلیفەکانی ئەسڵی کە بارودۆخی سیاسی ئەم ناوچەیە لە کاتی ئێستادا دەستنیشان دەکەن کامانن ئێمە پەنجە لەسەر چی دابنین کە بەرچاوڕوونیەکی عمومی و گشتی پەیدا بکەین لەبارەی ئەم ناوچەیە ڕەوتەکان بناسین و تەسویرێکی ڕوونتر لە بارودۆخەکە بەدەست بێنین ئەوەڵین شتێکی کە هەموو بینەرێک بەبێ ئەوەی لێکۆڵەرێکی گەورە بێت دەیبینێ لەم ناوچەیە ئەوەیە کە سەقامگیری و تەعادولێکی کە ساڵەهای ساڵ دەیان ساڵ و دەتوانم بڵێم نزیک بە 100 ساڵ لەم ناوچەیەدا وجودی هەبوو ئەم سەقامگیری و تەعادولە تێک چووە و لە جیاتی ئەویش هیچ تەوازونێکی نوێ و تازە نەهاتۆتە ئاراوە بۆیە بۆشاییەکی سیاسی گەورە لەم ناوچەیە ڕووی لەم ناوچەیە کردووە و ئەو بۆشاییە هەر جارە بە وەسیلەی هێزێک پڕ دەبێتەوە و یاخود هەموو هێزەکان دوورخی لە گەورەوە تا چکۆڵە لە زل هێزە جیهانیەکان تا دەوڵەتەکان تا هێزە نادەوڵەتیەکان
هەموویان هەوڵیانەوەی بۆیە بە بەشی خۆیان سەر لە نوێ کارتەکاندا بەش کراونەوە، سەر لە نوێ وەرەقەکان بۆڕیان خورد و کارتەکاندا بەش کراونەوە. هەر کەس هەوڵ دەدا بەشی خۆی لەم بۆشاییە تازەدا لەم دابەشکردنەوەی سەر لە نوێی کارتەکاندا بپچڕێ و خۆی بکاتە خاوەنی. بۆیە زۆر هێز کە تا دوێنێ نەناسراو بوون، تا دوێنێ بچووک بوون، ئەمڕۆ بە شەوێک گەورە دەبنەوە و زۆر هێزی گەورەش کە تا دوێنێ چاوەڕوانی دەسەڵاتی زۆرمان لێ دەکردن دەبینین لە ماوەیەکی کەمدا هەڵدەوەرن و لە بەرچاومان دەتوێنەوە. زۆرێک لەو گۆڕانکاریانە ئەگەرچی زەمینەی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی و فەرهەنگیان لە ساڵەها لەوە پێشەوە ئامادەکرا بوو، بەڵام ئەگەر مەقتەعێک سەردەمێک بۆ دەستپێکیان دەستنیشان بکەین، دەگەڕێتە سەر شەوی 9 لە سەردەی مانگی 6 ساڵی 2014 کە هێزەکانی داعش لە هێرشێکی کتوپڕدا توانیان شاری مووسڵ بگرن و بە شوێنیدا مانگ و دوو مانگ دواترێک و توانیان لە مانگی 8دا هێرش بکەنە سەر کوردستان و ڕووی هێرشی خۆیان کە ئەو کات زۆر کەس پێیوا بوو نایکەنە کوردستان بیکەنە ئەم هەرێمی کوردستانش. دیارە ئێمە دەتوانین بۆ سەرهەڵدانی داعش و بۆ ئەم گەورەبوونەوە و دەسەڵات پەیداکردن و پەرەسەندنە کتوپڕەی زۆر باس و لێکۆڵینەوە بکەین و زۆرێک لە توێژەرانی دنیاش ئێستا سەرقاڵی ئەوەن. بۆیە چوونە ناوردەکاریەکەی پێم وایە ئیشی ئێمە نییە و ڕەنگ بێ زەمانیشی پێویست بێت تا لێکۆڵینەوەیەکی واقع بینانەتر بە ئێمە ئەم نهێنیانەمان ئەگەر تێیدا بێ بۆ دەرخا. بەڵام دەتوانین بە چەند فاکتەر ئاماژە بکەین کە یارمەتی دەربوون بۆ سەرهەڵدانی داعش. یەکەمینیان داعش بە بڕوای من بە پێچەوانەی زۆرێک لە ئەو دیدگانەی لە تێئۆری تەوتێ ئەوە سەرچاوە دەگرن هەڵقوڵاوی کۆمەلگای ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمە زادەی ئەو فەرهەنگ و کولتور و ئابووری و سیاسەتە و مێژووەیە کە لەم وڵاتانەدا هەیە. بەڵام کە دیاردەیەکی ئاوا هاتە ئاراوە، گومان لەوەدا نییە کە هەموو هێز و لایەنێک بە بەشی خۆی هەوڵ دەدا کاری تێبکە و هەوڵ دەدا لە خۆی دوورخا و بە گشت دوژمنانی خۆیدا بکە. بەڵام کەوابێ داعش بەرهەمی ئەم کۆمەلگایانە و سیاست و کولتوریانە، بەرهەمی دواکەوتوویی ئابووری و پیشەسازیانە، بەرهەمی کزبوون و لاوازبوونی هێزی چەپ و پێشکەوتنخواز و سێکولارە لەم کۆمەلگایانەدا، بەرهەمی نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی واقعیە کە لە حاس فەساد و گەندەڵی و نابەرابەری بوەستێتەوە، بەرهەمی دەیان ساڵ ئیمتیازدان و مایەدانانی دەوڵەتەکان و هێزەکان بۆ ئیسلامی سیاسی لەم ناوچەیە بە تەمای ئەوەی گویا خۆیانی لێ ڕزگارکەن یا بە تەمای ئەوەی بەگژ هێزە سێکولار و پێشکەوتن خوازەکانیاندا بدەن. ئەوە زەمینەیەکی گشتی و عمومیە. بەڵام لە پاڵ ئەوانەدا چۆڵکردنی هێزەکانی ئەمریکا و ڕۆیشتنیان لە عێراق و بەجێهێشتنی بۆشاییەکی گەورە پێش ئەوەی عێراق سەقامگیری خۆی بەدەست بێنێتەوە، ئەمەش هۆکارێکی گەورەیە. سستی و خۆلادانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و دەوڵەتە ئوروپاییەکان لە بەرخوردێکی جددیتر بە بەشار ئەسەد و دەست بۆ نەبردنی ئەو ڕژیمە کە بوو بە هۆکاری ئەوەی لەوێ هێزە ئیسلامیەکان ببن بە تەنها هێزی سەر گۆڕەپانی سیاسی لەوێ و باڵادەستی پەیدا بکەن. سیاسەتە هەڵە و چەوت و
فرقە گێرایانەکەی مالیکی بە پشتیوانی و بەهاندانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران کە تێیدا هەم ڕژیمێکی سەر تاپا گەندەڵ و سەر تاپا تائیفی و سێکتاریست لە بەغدا هاتە سەرکار، دەستی ڕەدی لە سینەی کورددا سونیەکانی لە مەیدان و لە پرۆسەی سیاسی بەدەر کرد و تەبعیز و هەڵاواردنێکی گەورەی لە عێراق بەدیهێنا. ئەوانە هەموو هۆکارن بۆ سەرهەڵدانی ئەم داعشە. ئەوەش کە بۆ توانیان لە ماوەیەکی کەم دووهەمین شاری گەورەی عێراق بەو هەموو بە هەبوونی هێزێکی گەورەی جێشی عێراقی لەوێ ئاوا کتوپڕ بگرن، هێشتا پرسیارێکی وەڵام نەدراوەیە، بەڵام ئەوەندە دەتوانین بڵێن کە تێیدا ئێران بوو بە یەکێک لە براوەکانی ئەو شەڕە و ئەو هێرشە. جالب ئەوەیە بزانین لە ناو هەموو ئەم ناوچەیەدا ئەگەر سیر بکەین بڕوانین دەبینین کە تەنها کوردە کە خۆی تاڕادەیەکی زۆر لە کێشەی شیعە و سونی پاراستووە. پێش سەرهەڵدان و پەرەسەندنی داعشیش سیاسەتی بەگژیەکداکردنی شیعە و سونی و خۆشکردنی ئاوری کێشەی مەزهەبی و ئاینی لە نێوانیاندا هەربوو لە ساڵانی ڕابردوو لەم ناوچەیە و یەکێک لە ئاگر خۆشکەرانی بریتی بوو لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران بە تەمای دەستێوەردان لە دەوڵەتانی ناوچە لە وڵاتانی ناوچە و دروستکردنی هێزی هاوپەیمان و نزیک بەخۆی نەک هەر لەباری سیاسی و ئەسکەریەوە بەڵکو هەروەها لەباری ئیدئۆلۆژیکەوە. بەڵام ئەم سیاسەتە کە ئێستاشی لەگەڵ بێ ئەم ناوچەیەی ئێمە و بگرە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تووشی قەیرانێکی گەورە و تووشی کۆمەڵێک شەڕی نەخوازرا و کارەساتی ئینسانی کردووە، لە ڕاستیدا تەنها کوردە کە تا ڕادەیەکی زۆر خۆی لە شەڕی شیعە و سونی پاراستووە. ئێوە سیر بکەن لە ئێران، لە عێراق بە تایبەتی، لە سووریە و هەروەها لە تورکیە کورد جا بە هەر جۆرە سەرکردایەتی سیاسی و بە هەر جۆرە حیزبێکەوە بڵێ، بەڵام سەرجەم کە حیسابیکەی وەکو کورد و بزوتنەوەکەی لە پاڵ سێکولاریزم، لە پاڵ دمۆکراسی خوازی، لە پاڵ پێشکەوتن خوازی وەستاونەوە و لە هیچ کام لەو بەشانە ئاگر خۆشکەری شەڕی تائیفی و فرقەیی و ئاینی نێوان شیعە و سونی نەبوون. بە پێچەوانە لە زۆربەی ئەو وڵاتانە داڵدەدەری کەمایەتی ئاینیە زوڵم لێکرا و هەڵاواردەکان بوون و بوونە پەناگایەکی ئەمن بۆ زۆرێک لەو کەمایەتی ئاینیانە و خۆشبەختانە ئەمە بۆتە نقطەیەکی گەشت، خاڵێکی گەشت لەسەر پەروەندەی سیاسی خەباتی کورد و هەموو دنیاش پێی زانیوە و ئەمە نیشان دەدا زەرفیەتە دموکراتیکەکانی بزوتنەوەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان نیشان دەدا. ئەم ڕووداوە و ئاڵۆزیە بە شوێن خۆیدا کاریگەریەکی گەورەی لەسەر کورد بوو. دیارە سەرەتا وەختێک ڕووی هێرشەکەی داعش بەرەو کوردستان ئاراستەی گرت، نیگەرانیەکی گەورە پێک هات و کورد هەندێک پاشەکشەشی کرد. دواتر نیشاندرا کە ئەو پاشەکشانە نەبوون بە پاشەکشەیەکی استراتێژیک، کورد توانی شوێنەکانی خۆی بەدەست بێنێتەوە و نەک هەر ئەوە بەڵکو تەبعەن بە یارمەتی ئەمریکا و هێزی هاوپەیمانان کە پشتیوانیەکی هەوایی و لۆجستیکی بەرچاویان نرد بۆ ناوچەکە. بە پشتیوانی ئەوانە بەڵام بە پشتبەستنیش بە هێزی خۆی و بە خەباتی پێشمەرگە و بە پشتیوانی هەموو گەلی کورد توانی زۆرێک لە ناوچەدا بڕاوەکانیش بەدەست بێنێتەوە و کردی بە فرسەتێک کورد ئەم هەڕەشەیەی کرد بە هەل و کردی بە دەرفەتێک بۆ ئەوەی ناوچەدا بڕاوەکانیش بستێنێتەوە
و لە بەرابەر داعشیشدا بوەستێتەوە و لە زۆرێک لە ناوچەکان دەری بکات. دیارە لەو بینەدا ئێمە شاهید بووین کە ئەم دەستکەوتە گەورەیە بەبێ کارەساتی تاڵ و دڵتەزێن و بەبێ تراژێدی گەورەی وەکو شەنگال و وەکو ئێزیدیەکان نەهاتە ئاراوە. بەڵام چ لە ئەو قوربانیانەی کە لەوێ درا، ئەو مقاومەتانەی کە لە جەبهە جۆر بە جۆرەکان کرا کە لە ناویاندا کۆبانی ناوێکی زۆرتری لە هەمووان دەرکرد، هەموو ئەو مقاومەتە قارەمانانەیە لە هەموو جێگایەک توانی دوو کاریگەری گەورە دانێ بە قازانجی کورد. یەکەم لە حاڵێکدا کە ئەرتەشی عێراق بە جارێک دار و خاو لە ژەنەڕاڵە گەورەکانەوە تا سەربازە ڕوت و بێفەرماندەکان کردیان بە هەڵات، بەڵام کورد توانی بێجگە لە یەک دوو پاشەکشەی سەرەتایی ڕۆژانی ئەوەڵ توانی خۆی بگرێتەوە و سابتی کرد کە نەک هەر هێزێکی شەڕکەرە و هێزێکی پێشمەرگەی هەیە کە قاڵبووی خەباتەکانی پێشووە و خاوەنی بیر و باوەڕێکە بۆ پاراستنی نیشتمانەکەی خۆی و دەستکەوتەکانی و ئازادی سیاسیە کە هەیەتی، بەڵکو هەروەها سابتیشی کردنەتەوەیەکە کە شیاوی هەبوونی کیانی خۆیەتی و شیاوی ئەوەیە نەتەوەیەکە کە دەتوانێ دفاع لە خاک و سەرزەمین و نیشتمانەکەی خۆی و دەستکەوتەکانی و ئامانجەکانی بکات. و ئەمە وای کرد لە 100 ساڵی ڕابردوودا هەرگیز کورد ئەوەندە نەهات بووە سەر میدیای جیهانی و ئەوەندە نەچوو بووە باسی کورد ئەوەندە نەچوو بووە سەر مێزی سیاسەتمەدارانی دەوڵەتانی گەورە و بچووکی دنیا و ئەوەندەی ئیعجاب و ستایش بۆ لای خۆی ڕانێکێشا بوو. هێزی پێشمەرگە و ناوی پێشمەرگە وەکو ناوێکی ناسراو لە هەموو جەیەک هاتۆتە ئاراوە بەبێ هیچ تەرجەمەیەک ئێستا تۆ پێشمەرگە لە هەموو ڕۆژنامە خارجیەکاندا بخوێنەوە. بۆیە دەتوانم بڵم لە ڕاستیدا هێرشەکەی داعش وەکو هێزێکی کۆنەپەرستی دژە دمۆکراسی، دژە مرۆڤی، دژە کوردی تێرۆریست لە پاڵ هەموو کارەساتێکی ئینسانی کە بەسەر شەنگال و یەزیدیەکان و شوێنەکانی دیکەشی هێنا، بەڵام ئەوە ئاڵۆزیەکانی ئەم ناوچەی ئێمە و ڕووداوەکانی 4-5 ساڵی ڕابردوو و لەوانە بە تایبەت هێرشەکانی داعش بوو کە سنووری نێوان عێراق و سووریەی سڕیەوە. ڕێککەوتن نامەی سایکس-پیکۆ بەر لەوەی لەلایەن کوردەوە کە یەکێک لە قوربانیانی ئەم ڕێککەوتن نامەیە بوو نەفی بکرێتەوە بە هێرشەکانی داعش، بە هەڵاتەکەی جەیشی عێراق، بە تاوانکاریەکانی بەشار ئەسەدی سووریە و بە دەستەوەستانی کۆمەلگەی نێونەتەوەئی لە بەرابەر ئەم دیاردانەدا بوو کە ئەم ڕێککەوتن ناوەیە ئەم ڕێککەوتن نامەیە بە عەمەلی سردراوە. لە 100 ساڵی ڕابردوودا هەرگیز و بە دوای ڕووخانی ئیمپەراتۆری عوسمانی و دابەشکردنی مستەملەکاتەکەی و ئازادبوونی نەتەوەکان لە بەردەستی ئەو ئیمپەراتۆریە هەرگیز کورد شانسی ئاوا گەورەی نەبووە. دیارە ئەمە بە دەرەجەی یەکەم ئێمە دەتوانین بۆ هەرێمی کوردستان یعنی بۆ کوردستانی عێراق ئەو ئاماژەیە پێ بکەین. بە هەر حاڵ لە ڕوانگەی زۆرێک لە لێکۆڵەرانی سیاسیەوە عێراق و سووریە هەرچیان بەرەو هەڵوەشان دەچن. مەرجنی حتمەن هەڵوەشێنەوە، بەڵام دید و بۆچوون و تەحلیلی ئێستا لەبارەیانەوە ئەوەیە هەرچەند دەوڵەتە گەورەکان نە ئوروپا و ئەمریکا نە رووسیە و چین ئەوانە تا ئێستاشی لەگەڵ بێ هیچیان بەڕەسمی دانیان بەو هەڵوەشانەوەدا نەناوە، ئیعترافیان پێ نەکردووە و مۆدێلێکی جەدید یان نظامێکی جەدیدی ناوچەئیان پێشنیار نەکردووە و نەیان هێناوەتە ئاراوە کە بزانین ئایا تێیدا
کوردیش خاوەنی کیانی خۆی دەبێ یان نا و بەم حیسابەت تا ئێستاش بە ڕەسمی و بە عەلەنی پشتگیری لە دەوڵەتێکی کوردی نابیندرێ لە ئاستێکی بەرینی جیهانیدا نە لەلایەن دەوڵەتە گەورەکانەوە و نە لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانەوە بەڵام گومان لەوەدا نییە هەر کەسە و هەر کام لەو دەوڵەتانە لە لای خۆیان بیریان لە شتی ئاوا کردوتەوە ئەگەریش کوردی باشوور ئێستا حاڵی حازر بۆ خۆی توانای ئابووری کافی نەبێ یا یەکگرتووی سیاسی کافی نەبێ بۆ ئەو کارە وەلەو داخوازیەکەی و ئاوات و ئارەزوەکەی هەیە بەڵام هەڵوەشانەوەی یعنی ئەگەری هەڵوەشانەوەی عێراق ڕەنگ بێ ئەمە بکاتە ئەمری واقع لە مانگان و ساڵانی داهاتوودا بۆیە هەموو کەس دەبێ خۆی لەگەڵ ئەو دیاردەیە ئاشنا بکە و خۆی بۆ ئامادە بکە بەڵام عێراق و سووریە کە هەرتکیان بەرەو وەزعێکی ئاوا ڕۆیشتوون لە هەمان کاتدا لە ناو خۆشیان هەر کامە تووشی گرفتی گەورە هەن کورد لەگەڵ بەغدا پەیوەندیان هەیە بەڵام پەیوەندیەکی قەیراناویان هەیە لە سووریە زۆربەی کوردەکان یا ئەوانەی ئێستا لەوێ دەستان دەڕوا و کار بەدەستن و هێزی چەکداریان هەیە لە حاڵەتی دۆستایەتی لەگەڵ دمەشقدا هەموو دیاردەکان نیشان دەدەن کە لە سووریە پاش 5 ساڵ شەڕی خوێناوی و کوشتارێک کە ڕژیمی ئەسەد خستوویەتە ڕێو کە لەگوەرگرتن لە گازی شیمیایی کە شتێکی قەدەغەکراوە لە یاسای نێونەتەوەییدا بەڵام بەبێ سزایەکی گەورە و تەنیا بە لێسەندنی بەشێک لە زەڕاتخانەی کیمیاییەکەی لی خۆش بوون ئەم سووریەیە و ئەم ڕژیمی بەشار ئەسەدا بە گوێرەی تەحلیلی هەموو لێکۆڵەرەکان لە مانگەکانی ڕابردوودا بەرەو هەڵوەشانەوەیەکی زۆرتر و بەرەو کزیەکی زۆرتر چووە بۆیە بە دوور نییە ئەگەر ئێمە شاهیدی ئاڵوگۆڕ بین لە مانگەکانی داهاتوودا لە سووریە دیارە ئەوەش کاریگەری خۆی لەسەر هەموو ناوچەکە و لەسەر ئێران و مەوقعیەتی کۆماری ئیسلامی و لەو ڕێگایەوە ناڕاستە و خۆ لەسەر ئێمەمانانیش دادنێت لە عێراقدا ئێمە شاهیدی ئەوە نین کە ئەرتەشی عێراق خەریکی خۆ ئامادەکردنێکی زیدی بێ و یاتوانی بێتی خۆ ئامادەکردنێکی زیدی بەڕێوەبەرێ بۆ لێسەندنەوەی ئەو ناوچانەی کە بەدەست داعشەوەیە و هێزی ئەمریکاش هەر ئەوەندەیە پێشڕەوی زیاتری داعشی گرتووە دەنا بەو خەست و خۆڵیەی کە بۆ نابودی داعش هەوڵ بدرێ کارێکی وان ناکە بە خەیاڵی خۆی چاوەڕوانی ئەوەیە بزانێ عێراقشی لێدێ مشکلێکی گەورەی کە دنیای ڕۆژاوا هەیەتی ئەوەیە لەگەڵ هیچ کام لەو دوو جەمسەرە زۆر موافق نین و بەدڵیان نییە نە داعش و توندڕەوی سونیان قبوڵە و نە ئەو دەوڵەتەی عێراقیان قبوڵە کە تەقریبەن بۆتە پاوانخوازی شیعەی سەر بە ئێران بۆیە ڕاگررتنی ئەو تەعادولە ڕەنگ بێ ئێستا زۆرتر بە قازانجی خۆیان ببینن تا ئەوەی لایەکیان بەسەر لایەکدا سەر بخەن بەڵام کە بینە سەر ئێران و کاریگەریەکانی ئەم ئاڵگۆڕە ناوچەیانە بەسەر ئێراندا کە ئەوە مەبەستی سەرەکی ئێمەشە لە باسەکانماندا دەتوانین بڵین تا ئێستاش ئێران یەکێک لە براوەکانی سەرهەڵدان و پەرەسەندنی داعش و شەڕەکەی بووە ئەمە بۆ مەعنانیە کە ڕۆژێک لە ڕۆژان ئێرانیش بەر ئەو هەڕەشەیە ناکەوێ غەیری مومچینە بەڵام تا ئێستا ئەو ئاورە سوورە لە ئێران دوور بووە بەڵام خێرەکانی بردووە بەم هێرشە بوو کە ئێران زۆر زوو خۆی وەکو پشتیوانێکی هەرێمی کوردستان و نەکەر سولەیمانی بەڵکو هەولێریش دەرخست و ئامادەی خۆی بۆ پشتگیری نظامی نیشاندا و تا ڕادەیەکی دیاریکراویش ئەو کارێ کرد و بەم جۆرە دەور و نەقشی خۆی لە هەرێمی کوردستان زیاتر لە زیادیش کرد
بەهۆی ئەم ئاڵوگۆڕانە بوو کە سوپای پاسدارانی ناردە عێراق نەک هەروەکو ڕاوێژکار بەڵکو وەکو هێزیش بەبێ مانیعی ئەمریکا بەبێ مانیعی کۆمەڵگەی نێونەتەوەئی کە بە گوێرەی ئەوانە ئێران حەقی ناردنی لەشکری نەبوو بۆ عێراق. لە ڕاستیدا لە هەموو کارەکانیدا ئێران کەمتر سەرقاڵی لێدانی داعش و شەڕ لەگەڵ داعش بووە، بەڵکو زۆرتر سەرقاڵی داسەپاندنی نفوز و دەسەڵاتی درێژخایەن و ماندگاری خۆی لە عێراق و داڕشتنی بنەماکانی عێراقی داهاتوو بووە، عێراقێک کە بتوانێ هاوپەیمانێکی لێگنەپساوی کۆماری ئیسلامی ئێران بێ. ئەم ئاڵوگۆڕانە بووە کە بۆتە هۆی زیادبوونی دەور و نەقشی ئێران هەم لە هەرێمی کوردستان لە ئیختلافاتی نێوخۆی کوردەکانی عێراق و توانیویەتی تا ڕادەیەکیش لە ڕەقابەتی نێوان خۆی و تورکیەدا لە هەرێمی کوردستان کەڵک وەرگرێلەوە. توانیویەتی لە زیاتی ئەوەی ئەرتەشی عێراق باسسازی بکرێتەوە، لە ڕاستیدا لە هەمان مۆدێلی بەسیج و سوپای پاسداران هێزێک بە ناوی حەشتی شەعبی لە عێراق ساز بکە و بەم جۆرە عینی لە ئێران چی کرد؟ یعنی ئەرتەشی کەم دەست کرد و هێزێکی عەقیدەتی بە ئیستیفادە لە بەسیجی مەردومی و لە ژێر نەزەری ڕوحانیەت و لە ژێر نەزەری ئیدێئۆلۆژیستەکانی خۆیدا ساز کرد. عینی ئەم بەرنامەیە خەریکە لە عێراقیش پیادە دەکرێت. هەمومان دەزانن حەشتی شەعبی هێزێکە کەمتر خەتەرناک نییە لە داعش، بۆ کوردیش، بۆ دموکراسیش، بۆ ئەمنیەت و ئاسایشی هەموو ناوچەکەش. پرۆسەی نەفی و پاڵپێوەنان و دەستپێوەنان و تەردی باقی کەمایەتیەکانی عێراق و لەوانە سونی و بردنی عێراق بەرەو پاوانخوازیەکی شەدیدی شیعە لە بەغدا کامیلەن لەم دەورەدا درێژەی هەبووە و ئەوە ئەگەری سازانێکی نیشتیمانی لە عێراق و ئەگەری سەقامبوونی داهاتوی عێراق کەمتر و کەمتر دەکاتەوە. پێش ئەوەی بچینە سەر ناوخۆی عێراق، وا باشە لە یەکێک لە وڵاتانی دیکەی ئەم ناوچەیەش کە تورکیە بێ ئاماژەیەکی پێ بکەین. دیارە ئێمە زۆر جار لەسەر تورکیە قسەمان کردووە. تورکیە لە ساڵی یعنی 13 ساڵە ئێستا لە ساڵی 2002 وابزانم حکوومەتێکی تازە هاتۆتە ئاراوە لەوێ و ئەمە هەم دەواازەی بەڕووی کورد کردوتەوە، هەم کەمالیزمی لەباری ئیدۆلۆژیکەوە پاشەکشە پێ کردووە و دەور و نەخشی ئەرتەشی تورکیەشی کە زاڵ بوو بەسەر سیاسەتدا لە تورکیە ئەوەشی تا ڕادێکی زۆر کەم کردوتەوە. ئەوەی کە مەربوتە بەم ئەخیرە بریتیە لە هەڵبژاردننی تورکیە کە لە ڕۆژی 7 مانگی 6دا کرا و چاوەڕوانیەکی گەورە لە ناوچەکە و لە هەموو جیهان هەبوو بۆ ئەم ئینتیخاباتە. حەدی نیسابێکی 10% لە تورکیە هەیە کە یادگارێکی زاڵمانەی کودتای 1980 کەنعان ئێڤرین و نظامیانی دیکەیە و کاتی خۆی بۆ بربەستکردنی چەپەکان و بربەستکردنی کورد ئەوەیان هێنا ئاراوە. بەڵام بەداخەوە سەرڕای وعدە وعیدێک کە درابوو تا ئێستاش ئەم 10% هەڵنەوەشاوەتەوە. هەرچی بوو حیزبی هادەپا کە حیزبێکە زۆربەی کوردن، بەڵام لە هەمان کاتدا ڕووی کردە کۆمەلگای غەیرە کورد، کۆمەلگای تورک و باقی کەمایەتیەکانی تورکیە. ئەمە توانی لە حەدی نیسابیدا لە 100 ڕەد بێ و بەو جۆرە توانی بۆ ئەوەڵین جار نەک وەکو تاک بەڵکو وەکو حیزب بچنە پارلمانی تورکیە. ئەوە ڕووداوێکی مێژوویە بۆ کوردستانی باکوور و بۆ هەموو ئەزموونی دموکراسی تورکیە.